بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. عزيزان خۆشەویستان، سلامي خواهی گەورەتان لەسەر بێ، مەجلیسمان خواهی گەورە مبارەکە، مەجلیس سڵاواتە لەسەر پێغەمبەری نازدار، سەڵات و سەلامی لەسەر بێ، ناوی خۆمان و باوکودایەکمان تۆمارکە لەو دەفتەرێکەوە دەفتەری ئەهلی سڵاواتە. شەفاعەتمان بۆ بکەوە، تکامان بکە و بانگمان بکە و دەرمان نەکە. لە خزمەت سیرەی پاکی پێغەمبەری خواین صلی الله عليه وسلم، بەتایبەت کتێبەکەی جەنابی ماوەسای مدەڕیس درجات عالي الوردة العنبرية في سيرة حضر الخير البرية، وقشت بوفاة حضرة الرسول الأكرم صلاة وسلامي لسربه لدواء أوي في غمري فوققراء ولا حجي مع الآوائي وصفاي الرخص برو الروم بستقداتي أسامي كري زيد خواهي قول ليان رازي به كالتمنك من الابو وتمان پیغمبری خواه صلی الله علیه وسلم فرمی ام صفار رقخم بو اوی کواب را بقش روما و حضرت اسامه تولی باوکی بکات ولو رومانی بکادی خوی حضرت زید و حضرت جعفر و حضرت ابا عبیدان شهید کرد. روم موزل هیزیه بو قوتوا پیغمبری خواه سبحانه بوانیده. پیغمبری خواه صلاة و سلامی لسر بیه ئیتر ئەوەی لە یەک نەداوە بڵێ ئەوان زۆرن و بۆرن و خاوەنی هێز و قووەتن و با دەست نەکەین بە کوونە زەردەواڵا و شێرن و خەبەریان نەکەینەوە. نەخێر، پێغەمبەری خوا پەیامی خوای پێوێ بیگەێنێت. کەم من فئة قەلیلة غەلەبەت فئة کەثیرە بإذن الله. چەندین تاقمی کەمی مسلمانی بەغیرەت خوای گەورە سەری خستۆ بەسەر کافری زۆری بێغیرەتە، چونکە لەگەڵ هەموو مسلمانەکە بە هەزاران مەلایکە شەڕەکە و جیاد دەکا ئەگەر ئەو فئە ڕاستکەن و درۆ نەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەم سوپا با بڕوا. پێغەمبەری خوا لە دوای ڕێخستنی سوپا نەخۆش کەوت کە نەخۆش کەوت سوپا وەستاوتمان ڕاگیرا وتیان نابێ بڕوا تا بزانین وەزی پێغەمبەری خوا چی لێتێ صلاة و سلامی لەسەر بێ. پێغەمبەری خوا صلاة و سلامی لەسەر لە شەوی چوارشەمەی کۆتایی مانگی سەفەرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیتر نەخۆشینی مەرگ ڕووی تێ کرد. قوربانت بین یا رسول الله. ئەبوو مهیبە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی کردم فەرمووی وەرە با بچین بۆ زیارەتی بەقیع، ئەمرم پێ کراوە کە بچم زیارەتی ئەوان بکەم و دوعای لە خۆشبوونیان بکەم. ئەمە ئەمرە بەسەر پێغەمبەرا کراوە سەڵات و سەلامی لەسەر بێ بچێ زیارەتی قبول بکە. یعنی پێغەمبەر قبولی نەبووە، مشریک نەبووە نەعوذ بالله. زیارەتی قەبر سونەتە گەورەیە. ئەوەتە پێغەمبەر ئەفەرمێ ئەمرم پێ کراوە بچم زیارەتی بەقیع بکەم و دوعای لێخۆشبوون و دوعای عافیەتیان بۆ بکەم، دوعای ڕەفعی دەرەجات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من و تۆ فێرەکا بڕۆین زیارەتی قەبر بکەین. ئیتر کۆمەڵە کەوتنی نەزانی نەفام کە ئەڵێن زیارەتی قبول شیرکە و دروست نییە، نەزانن بەڕاستی. قەبری صالح بێ، پیاوچاک بێ، پێغەمبەر بێ، ئەولیا بێ، سەحابە بێ، باوکودایک بێ، هەر کەسێک بێ، زیارەتی سەر قەبران سونەتە. هەموو کات و ساتێ پێغەمبەری خوا سەڵات و سەلام زۆر جار بەشەو ئاچوو بۆ زیارەت بەقیع، زۆر جار بەشەو ئاچوو. بەڵام عولەمایان فەرمیان لە ڕۆژی جومعە، لە ئێوارەی پێنجشەممە، لە ڕۆژانی شەممە ئەڕواحی مردووە گەڕێتەوە. ئەبوو مهیبە فەرمووی لەگەڵ خزمەت پێغەمبەرا ڕۆشتین صلاة و سلامی لەسەر بێ. پێغەمبەری خوا صلاة و سلامی لەسەر بێ بەم شێوازە زیارەتی قەبرستانی بەقیعی کرد. فەرمووی السلام علیک یا ئەهل المەقابر، سلامی خواتان لەسەر بێ ئەی ئەهلی گۆڕستان. فەرمووی با دڵتان خۆش بێ و بەو مردنەی کە ئێوەی تایە و لە حاڵی ئیسراحەتی خۆتانن. منە موژدەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەوانەی بەقیع ئەهلی نەجاتن و قەبرەکەیان ڕەوضەة من ریاض الجەنەیە. بۆیە پێغەمبەری خوا بەم خیتابە ڕووی تێکردن قسەیان لەگەڵ ئاکا. ئیسا کابرا بڕوا زیارەتی سەر قەبر بکە و قسە لەگەڵ ئەڵێن مشریکە. بابە گیان ئەمە قەبرە، ئەمە بت نییە، ئەمە ڕۆحێکی تایە، خۆ ئەم ڕۆحە زیندوو ئەکاتەوە، ڕۆح نامرێ، تۆ ئەبێ قسەی لەگەڵا بکەی. بە خیتاب سەلامی لێکردوون. فەرمی ئەی ئەهلی قەبرستان سەلامی خواتان لەسەر بێ، دڵتان ناڕەحەت نەبێ و بێتاقەت نەبن. ئێوە بەڕاستی بەو مردنە کە ئێوەی تایە و کردوتانە دڵتان خۆش بێ،
ئەو ژیانەی کە ئێوە بەجێتان نەناوە بۆی بێتاقەت مەبن، هیچ خەفەت مەخۆن، بێتاقەت مەبن، کەواتە مردوو ئاگای لە ژیانیشە. پێغەمبەری خوا فەرمووی چونکە ئەم ژیانە فیتنە لەسەر فیتنە، وەکو دەریاشە پۆلەدا، فیتنەی زۆر تاریک و ناڕەحەت پڕ ئاشوب و فیتنە، ئەوەڵ تێ بە دوایە بە هەزاران فیتنە تێت، کەس نازانێ بەڕاستی ئەوەڵ کەی کۆتایی پێتێت و ئاخیرەکەی هاتووە. لە خەڵکەوە ئەم فیتنانە ئاوا دیارە و دەرکەوتووە، دوایەکەی بە شوێن ئەوەڵەکاتێ، اینجا نازانی ئەوەڵی خێردارترە یا ئەخیرداری یا نەخیری ئەم فیتنانە، ئەوەڵی باشترە یا کۆتایەکەی. باش بزانن کۆتایی فیتنەکان لە ئەوەڵی فیتنەکان خراپترە. فیتنەی مەسەلەی ئەمڕۆ باشترە لە سبەی باشترە لە دوو سبەی. ئەمڕۆ فیتنەی ئەمڕۆ خراپترە لە دوێنێ و لە پێرێ. هی دوێنێ و پێرێ زۆر باشتر بووە. پێغەمبەری خوا فەرمێت ئیتر بۆم ژیانە هیچ بێتاقەت مەبن، بۆ مردنەی خۆتانە دڵتان خۆش بێ. پێغەمبەری خوا فەرمێت سەڵات و سەلام لەسەر بێ. اینجا پێغەمبەری خوا فەرمی من کلیلەکانی گەنجینەکانی سەر ئەرزم پێدرا، دەسەڵات و مولک و پاشایی، زێڕ و گەوهەر، ئاڵتون و زیو، لەگەڵ ئەوەیش لە بەرامبەر بەهەشت و لیقای پەروەردگار و گەڕانەوە بە حوزوری پەروەردگار. ئەبوو موهەیبە فەرمووی یا ڕەسوول ئەڵڵا ئەی بەهەشت و لای خوا هەڵبژێرە. فەرمی ڕۆڵە ئەی منی بەهەشت و لای خوام هەڵبژاردەوە. هەموو دنیا و مافی دنیا و خەزیێنە و گەنجینەی دنیا، سەروەت و کورسی و پاشا و تاجی زێڕینەیە، نایدەم بە یەک لەحزەی لیقای پەروەردگار، خۆشی و جوانی بەهەشت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای لێخۆشبوون و ڕەفعی دەرەجاتی کرد بۆ شوهەدای بەقیع. زۆر دوعای بۆ کردن. لە پاشان پێغەمبەری خوا گەڕاوە بە ماڵ حەزەتی عایشە. خێزانەکانی پێغەمبەری خوا هەر کەس لە ماڵی خۆیان بوو. گەڕاوە بۆ حوجرەکەی حەزەتی عایشە کە ئیسە تیان نێژراوە. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ ڕەحمان فیدای بێ. حەزەتی عایشە بە پێغەمبەری خوای فەرموو یا ڕەسوڵ سەرم زۆر ژانەکە و زۆر ئێشەکە. پێغەمبەری خوا فەرمی سەری من ئازاری زیاترە و سەری من زیاتر ئێشەکە، سەری من زیاتر بە ئێش و بە وەجعە. فەرمی ئەی عایشە ئەگەر تۆ پێش من بمری ئەوە من کفنتەکەم و مەسەلە خزمەتەکەم و خۆن بەدەست خۆم ئەتنێژم و دوعات بۆ ئەکەم، ئەوە ڕەحمەت و بەرەکەتە. ئەگەر تۆ لە پێش منە بمری، یعنی ئاماژە یعنی تۆ پێش من نامری، من پێش تۆ ئەکەوم ئەی عایشە. خەڵکێکەوە خاوەنی فیراسە بێ لە قسەکانی پێغەمبەری خوا حاڵیە بوو لە سەحابەکانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژ بە ڕۆژ نەخۆشیەکەی ناڕەحەتر ئەبوو، حتا ئەو سەرێشەی پێغەمبەری خوا ئەوەندە زۆر بوو تاکەی ئەوەندە بەرز بوو ئەفەرمێ ڕۆژێک پێغەمبەری خوا بێهۆش کەوت لە حاڵی خۆی کەوت، هۆشی ئاگای لە خۆی نەما. ئەمانەمە لە ڕووی ظاهری وێت قەلبی پێغەمبەری خوا خۆی چەند جار ئەفەرمێ من دڵم ئاگادارە، بەڵام لە ڕووی ظاهیرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوت. کە کەوت لەو کاتە حەزەتی عەباسی مامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرمانی بۆ هێنا پێیدا، وتی ئەم نەخۆشیە ذات الجەنەبە، یعنی جۆرێکە بڵێ بەڕەنگی بێ، یعنی یا بێڕەنگی یا جۆرێک بە کوردی وای بڵێن بێهۆشی، بێڕەنگی بێهۆشی. ذات الجەنەب یعنی جۆرێکە لەوە، یعنی ئینسان بێهۆشی بەسەر ئینسانە ئینسان ئاگای لە خۆی نامێنێت. دەرمانێکی تایبەتی هەیە حەزەتی عەباس دەرمانەکەی هێنا دای بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کە پێغەمبەری خوا بە ئاگا هاتەوە فەرمی کێ دەرمانی بە مندا؟ سەحابەکان وتیان قوربان حەزەتی عەباس بوو. ترسی ئەوان بوو کە تۆ نەخۆشینی بێهۆشیت هەبێ یا بێڕەنگیت هەبێ یا جۆرێک لەو نەخۆشیانە کە ذات الجەنەبە. پێغەمبەری خوا فەرمی ئەو نەخۆشیە لە شەیطان و شەیطان چۆن نەبێت بێ بە دەوری منە؟ کی ئەم دەرمانێکە دەمێەوە؟ تیان قوربان فڵانەکەت فەرمی دەی هەمووتان لەو دەرمانە خۆین لا حەزەتی عەباس نەبێت، هەمووی لەو دەرمانە خوا جگە لە حەزەتی عەباس نەبێت. پێغەمبەری خوا فەرمی قەت تەسەووری ئەوە نەکەن، من سەلامەتم لە هەرچی نەخۆشیەکی خراپ کە بەسەر بەشەرەت هاتێت، بەسەر ئینسان هاتێت،
لە گولی لە گەڕی لە فێل لە سەرع لە بێوەشی لە جنون لە شیەتی ئەمانە پێغەمبەری خوا قەت بەسەرێمان نایە بەڵام ئازاری سەری پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ ئازاری تاکە و بەرزبوونی گەرمی گیانی ئەوەندە بەرز بوو ئەوەندە بەرز بوو لەو کاتە چەند لەحزەیەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ بڵێ لە هۆشی خۆی چوو پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ ئەینا حتى ئاگایشی لەوە بکە دەرمانیان کردەوە دەمێن بۆیە کە لە دوایە ئەکسەر پێغەمبەری خوا فەرمووی کێ دەرمانی کردەوە دەیمێنەوە فەرمووی من سبەینە لەکوێ ئەبم سبەینە من لەکوێ ئەبم تیان قوربان خۆت ئەزانی لەکوێ بی خۆت کوێت مرتاحە حەزت لەکوێیە ئەوێت بۆ دیاریەکەی فەرمووی هەموو خێزانەکانم بانگن پێغەمبەری خوا فەرمووی هەمویان بانگن کۆیان کەنەوە با مشاورەیەکیان پێ بکەم و ئیجازەیەکیان لێ بخوازم ئەها پێغەمبەری خوا چۆن بۆ لەگەڵ ماڵمنداڵی خۆیان بۆیە ئەفەرمووی خەیڕوکم لئەهلی وأنا خەیڕوکم لئەهلی باشترینتان ئەوانن باش بێ بۆ ماڵەکانی خۆی بۆ خێزانی خۆی من لە هەمووتان باشترم بۆ خانەوادە و ماڵمنداڵی خۆم فەرمووی هەمویان کۆکەنەوە با ڕاوێژیان پێ بکەم پرسیان پێ بکەم قسەیان لەگەڵ ئیزنیان لێ بوازم بزانم کوێم بۆ دیاریەکەن و من پێم خۆشە لەکوێ بم ئەوان ڕازی نابن هەمویانیان کۆ کردەوە ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزرەتی عەلی و حەزرەتی عەباس چوونە بنباڵی پێغەمبەری خوا و پێغەمبەری خوایان هێنا و پێغەمبەری خوا بە مناڵەکان بە خێزانەکانی فەرموو ئەگەر ئیجازە بدەن من لای حەزی عائیشە ئەمێنێمەوە چونکە ئەو لە هەمووتان گەنجترە و لە هەمووتان باشتر ئەتوانێت خزمەت بکات ئەوان تەمەن زیاتر بە تەمەن بوون توانای خزمەتی پێغەمبەری خوایان کرد بە گیان و ڕۆحەوە بەڵام پێغەمبەری خوا ئەیفەرموو با ئەم ئەزیەتە بۆ ئەوان نەبێ بۆ حەزی عائیشە کە گەنجترە ئەو ئەتوانێت زیاتر خزمەت بکات بۆیە پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر ئیجازە بن سەرەی مەیمونەی خێزانی بوو وتیان قوربان ئێمە باوک و دایکمان فیدای تۆ ئەکەین تۆ دڵخۆش بی ئێمە دڵخۆشین تۆ بێتاقەت بی ئێمە بێتاقەتین کوێت پێخۆشە لەکوێ دائانیشی ئێمە خزمەتکارتین بە قوربانت بین یا رەسوول الله فەرمی لای حەزی عایشە ئەمێنێمەوە ئەوە بوو لا ئێو مایەوە حەزەتی عایشە وەک پێغەمبەری خوا لە کاتی نەخۆشینی ئەوە سەڵات و سەلامی لەسەر بێ کە حەزی عایشە نەخۆش ئەگەر پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر دەستی مبارەکی ئاوا ئەگرت و مەسەلەی سوورەتی مەعوزەتەین و قل الله أحد سێزار ئەخوێند و ئەیکرد بە گیانی حەزی عایشە بۆی شیفای بۆ بێ حەزەتی عایشەش عینی پێغەمبەری خوا وەک پێغەمبەری خوا دەستی خۆی و دەستی پێغەمبەری خوا ئەگرت مەعوزەتەین و سوورەتی ئیخلاس و ئەمانە و چەند سوورەتی پیا خوێند ئینجا ئەیهێنا بە گیانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ بۆ ئەوەی شیفای بۆ بێ ئەمە نمونەی ژن و مێردایەتیە ئەمە نمونەی خێزانی گەورەیە لە ئیسلامە کە پێویستە مسلمانان ئیمانداران ئاوا بن پیر و خەڕک بن بە یەکەوە ئەمەی کە پێغەمبەری خوا ئەیکا و ئەم دیمەنە بۆ ئێمە باسەکرێت یعنی خێزانی مسلمانان ئاوا بێ نەک بەڕاستی دانا لە یەکتری سپی بێتەوە نەک ئەو بڵێ سیر ئەو بڵێ پیاز ئەمە خلافی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم صبر و تحمل و چاکە و پیاواتی و مەردایەتی لەناو خێزانە گەورەترین خێرە و گەورەترین تاجە گەورەترین شەهادەیە گەورەترین عیزەتە بۆ پیا و بۆشین لە دنیا و لە قیامەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاکەی زۆر قورس بوو حتا عولەما فەرموون قورسی ئازاری پێغەمبەری خوا لە نەخۆشینە لە تاق لە گەرمی گیانیا لە سەکەراتی مەوتیا مردنیا لە گیانکێشانیا لە سەرێشەکەیە ئەمە هەر هەمووی ئازاری گیانکێشانی ئومەتەکەیەتی ئازاری سەرێشەی ئومەتەکەیەتی ئازار و گەرمی لاشەی ئومەتەکەیەتی داوای لە خوا کردو خوا بیدا بەسەر ئەوە لەسەر ئومەتی سوگیکە ئەمە ڕەحمەتی پێغەمبەری خوایە ئەمە میهرەبانی پێغەمبەری خوایە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەوەیە بۆیە بەڕاستی واجبی ئێمە بەرامبەر ئەو پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بێ هەمیشە و دائیم دەممان بە سەڵات و سەلام و درود و ڕەحمەت و میهرەبانی بێ بۆی هێشتا حەق و مافمان بە پێغەمبەر نەداوە سەڵات و سەلامی لەسەر بێ هێشتا بەڕاستی سپاسی یەک لەحزە میهرەبانی پێغەمبەرمان نەکردووە سەڵات و سەلامی لەسەر بێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی ئەم دوانەی کرد حەزرەتی ئەبوبەکر وە کوڕەکە حەزرەتی ئەبوبەکر کە بۆی پێغەمبەر وەسیەتیان بۆ بکات
لەو کاتە حەزەتی فاتیمە خۆی کرد بە ماڵی حەزەتی عایشە و بۆ لای باوکو دیداری باوکی هەموو جارێکە ئەڕۆی پێغەمبەری نازدار هەڵ ئەسا لەبەر حەزەتی فاتیمە یەکسەر ناوچاوانی کچە نازارەکەی ماچە کرد. بەڵام ئەم جارە پێغەمبەریان ناتوانێت هەڵسێ لە خزمەت لەبەر کچەکەی کە ناوچاوی ماچکە. ئەمە عادەتی پێغەمبەر بۆ سەڵ نەسەڵ هەموو جارێ ناوچاوی حەزەتی فاتیمە ماچ کردووە. حەزەتی فاتیمەی هێنا لە پەنا خۆیان داینا لە پەنا سەریان داینا. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەری مبارەکی حەزەتی فاتیمەی ڕاکێشا چپەیەکی بۆ کرد بەلای گوێی ڕاستیا. حەزەتی فاتیمە دەستی کرد بە گریان. اینجا گوێی چەپی فەرمووی وەرە با قسەی ترت بۆ بکەم. اینجا چپاندی بە گوێی چەپیشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. اینجا بە هەمان شێوە حەزەتی فاتیمە پێکەنینی وزەردەخەنەیە گرتی. لە پاشان حەزەتی فاتیمە خواحافیزی لە باوکی کرد و چوە بۆ ناو حاڵ و ماڵ و لای مێردی خۆی کە حەزەتی عەلیە. حەزەتی عایشەیە خزمەتی پێغەمبەری خواکە. حەزەتی فاتیمە کچێتی بەڵام ئەویش مێردی خۆی هەیە. پێغەمبەری خوا گیری نادا بە دیار خۆیەوە ماڵ و مناڵەکەی خۆی ئیهمال کات. فەرمی کچە نازارەکەم چۆرە وەلای حاڵ و ماڵی خۆت من حەزەتی عایشە لێرە خزمەت مەکە. اینجا لە پاشان حەزەتی عایشە لە چوونە دەرەوەی خواحافیزی حەزەتی فاتیمە فەرمووی فاتیمەة البەتول فاتیمەة الزەهرا کچە نازارەکەی پێغەمبەر سەڵات و سەلامی لەسەر بێ تو خوا پێغەمبەر چی پێ فەرمووی؟ فەرمووی نهێنی پێغەمبەر چۆن ئەدرکێنم؟ چۆن نهێنی باوکم ئەدرکێنم بە قوربانی بم؟ ئەم نهێنەی شاردۆ حتا پێغەمبەری خوا وفاتی فەرمووی کە پێغەمبەری خوا وفاتی فەرمووی ئەو کاتە وتیان خوا بۆ کە پێغەمبەر چپاندی بە گوێی ڕاستە گریایت و چپاندی بە گوێی چەپتە پێکەنیت. فەرمووی کاتێک چپاندی بە گوێی ڕاستمە فەرمووی ئەوەندەم نەماوە دعوت کراوم لای خوا لای ڕەفیع الأعلا جبریل هاتوو سەلامی خوای پێگەیاندوم کە من وەفاتەکەم و ئەگەڕێمەوە ئیتر دنیا بەجێ دێڵم لای خۆم هەڵبشاردووە. یەکەم کەسێکی لە خانەوادەی خۆم کە ئەگا بە من دوای من فاتیمە گیان تۆی بە قوربانت بین. 6 مانگ دوای وەفاتی پێغەمبەری خوا حەزەتی فاتیمە وەفاتەکە. فەرمی ئەوەی لای گوێی چەپیشم کە پێغەمبەری خوا چپاندی بە گوێی چەپمە فەرمی ئەی فاتیمە ڕازی نابی داوم کردووە لە خوا بتکا بە گەورەی هەموو ئافرەتی جیهان هەموو گەورەی ئافرەتەکانی بەهەشت وەکو چۆن حەزەتی حەسەن و حوسەین سەیدا شاویانی جەنەیە تۆش گەورەی ئافرەتەکانی بەهەشتی. فەرمی ئەو زەردەخەنەوە ئەو پێکەنینە بۆ ئەوە کرد کە پێغەمبەر ئەو مژدەی پێدام داوای لە خوا کردووە خوا ئەو مەقامە با بە من مەقامی گەورەی من لە بەهەشتا. ڕۆژی پێنجشەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کۆمەڵە خەڵ لە خزمەتی بۆ پێغەمبەری خوا فەرمووی وەرن با نووسراوێکتان بۆ بنووسم پاش خۆم گومڕا نەبن. بەڵام لەو کاتە دەنگەندەک و ژاوەژاوێ دروست بوو لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. حەزەتی عومەریش تووڕە بوو. حەزەتی عومەر فەرمووی بۆ لە خزمەت پێغەمبەری خوا ژاوەژاوەکەن و دەنگەندەکەن ئەزان پێغەمبەری خوا نەخۆشە و ناڕەحەتە بێتاقەتە و ئەمەیشی فەرمووە لە بێتاقەتی خۆیان ئەمەی فەرمووە بۆ ئەوەی کەوا داتان مرکێنێتەوە بێئەدەبی نەکەن لە خزمەت پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بێت. دیار ئەوانە وەکو حەزەتی عومەر و حەزەتی ئەبوبەکر و باقی سەحابەکانی تر کە نزیک پێغەمبەری خوا بوون حاڵی نەبوون لە ئەدەبی خزمەتی پێغەمبەری خوا. دیارە دەشتەکی بوون ئەعرابی بوون. ئەم دەنگەیان دروست کرد لە خزمەتی ماڵی پێغەمبەری خوا و لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. چون ماڵەکەی پێغەمبەری خوا ناو مزگەوتەکە بووە هەر ئەو دیوارە بین بۆ کەیسەش هەر بینە لەگەڵ مەرقەد و ڕەوزەی شەریفە. ئەوە بوو حەزەتی عومەر ئەفەرمێت پێغەمبەری خوا فەرمووی بڕۆنە دەرەوە ئەم ناوە بەجێ بێڵن. پێغەمبەری خوا ناڕەحەت بوو فەرمی ئەم ناوە بەجێ بێڵن. ئیتر پێغەمبەری خوا نووسراوەکەشی نەنووسی بوویان. حەزەتی عومەری فەرمی لای پێغەمبەر چۆکن با پێغەمبەر ئیسراحەت کە پێغەمبەر ناڕەحەتە پێغەمبەر نەخۆشە پێغەمبەر ئازاری سەری زۆرە سەڵات و سەلامی لەسەر بێ. ئەنجا پێغەمبەری خوا فەرمی کافرەکان لە دوورگەی عەرەبە دەرکەن و ڕەدیان نێن. ئەوانەی کافری حەربین ئەوانەی کەوا زەرەرن بۆ مسلمانان ئەوانەی بربەستن ئەوانەی کەوا خۆ بەکارێنن هێنا کافری زیمی پێغەمبەری خوا من ئاذا ذمیان فقد ئاذانی ئەوەی کە ئازاری کافرێکی زیمی بدا کە چەک و سیلاحی نەبێ ئەوە بەڕاستی ئازاری منی داوە هەرکەس ئازاری مندا ئازاری خوای داوە خوایش قبوڵ ناکە لێ. مەبەستی دەرکردنی ئەو کافرانەی کەوا لە یەهود لە گاور لە مشریکان
كزرر النبردستي مسلمانان او منافقي بكاري انه كاري خلافك فرمي اوانا دركن بلان بداخوا استآلي سعود بفتواي آلي وهابي آلي الشيخ سيركي يهودي النوى الرقص سمايا النوى بتشاي خما نبينين براسي زورك لعالم وزانا كان لبندا سجن وآزار أنا دا وولاتي كردوه بشويني مصارعي دول للروي جناب تانهم شونا بيروزا وانباسا بيروزا مصارعي صق كان نزيكي دو صص يعني انا العالم شواريان بطولو بارو دولارو مثلا هدي باشان بني للرياض ليوم الرياضة كإتر أوهم بر الله يكرا أمثال حتى هيكلو سيماو معبد درسترابو أديانا كان يتر أبي بزانين كأميتر آخر زمانه سيركي فيتنكي هي دنيا الأمر باشترا أمره لسبي باشترا سبي لدو سبي باشترا وتبي غمري هو أول فرموه جاهز أنا خوش ويستان ليه رأينا كوتاي أم باسا بوتا وكردين باسا بوت مكاني آينده إن شاء الله خواهي تبارك الله لهم لا أكمل خوش لهم لا أكمل راضي به وعاقبة ما بخير جره خواهي بمان بخشبه پیغمبر نازداره بو پیغمبر مهربانه بو پیغمبر خاون شفقته بو پیغمبر خاون عزته صلاة وسلام إلى سبيه خواهي لمن راضي به خواهي لمن راضي به خواهي لمن راضي به يا ربي خواهي أنا أميد مان مكة سلبي سلامر مان مكة توشي بدبختي مان مكة يا ربي خواهي لسوء خاتمة بارزة مكة خواهي قصني خاتمة من بريه خواهي او پیغمبر نازدار صلاة وسلام إلى سربيه بما ناسيته بان مان بكا در ما نكا تكاو شفاعات مان بكا خواهي لبرخاتي عزتي وبيغمبر نازدار صلاة وسلام إلى سربيه عزت بيبا مجاهداني أهل غزو فلسطين يا ربي خواهي رحمه مسلمانا نبكا يا ربي خواهي سلان خبسر دشمنانا بسر يهودا خواهي خود آقاوي ليه يهود شن جيش وجاشي هي ناوى بقوهيزي خواهي أنازيت خواهي بر نفرت اللعنة خوتي عنخا يا ربي خواهي چندين جار يهود باللعنة خود كردوها يا ربي خواهي أمجار بو أبدي تو يا نسر أرزامي الله يا ربي خواهي خود أزاني چيا كان مسلمانان شون ولاتي مسلمانان شيواندوها مسلمان ولاتي مسلمانان تيك داوا قتلوا عامي جن ومنال وبير وقنجكن ولاتي مسلمانان كلوا بالسوتماك خواهي ولاتي أنك السوتماك خواهي جرجان سوتينا يا ربي خواهي جان مسلمانان غزة وفلسطين باقي مسلمانان جيانان يا ربي خواهي دلخوشك سربرسك خواهي همو لايك ما سربرسك ولاتي كردواريش معنا ودانك يا ربي خواهي لفلاني فلان جيرانو لشر شرن جيزانو لمكرو كيدو حيلو فيضي كافر ومشريك وملحيدة كان خواهي أولاد ما بارزاوك خواهي لفلان كان يهود بارزاو مانك خواهي خمانو خيزانو ما بارزاوك جنجان ما بارزاوك يا ربي خواهي لدفارينو ولات ما توشير زاني فرعيكي باراني برعون ببارنا بركات ارزو ازون بجان بسر معنا بايمان ومان جنوب مان بنو زندو مان كروا يا ربي خويا لرج خامشا لبرسي بري عرش خوتا لخدمت بيغمبر عقش مالكي خويا شفاء نخوش كان ما با شفاء دول درونها ولا ياك ما با يا ربي خويا جان اواني دعاء خير يعني كردوين بهر نيتو بهر ما بجتكوا هر جيرو غرفتك يعني هر مشاكل يعني يا خويا بوان حل بفرمو مشكلهم ولا ياك ما حل بفرمو كارهم ولا ياك ما آسانك امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام